لە هەولێر دوانمان هەیە، لە سلەیمانی یەکێکمان هەیە، لە دهۆک سەنتەرێکمان هەیە، لە زاخۆ، لە سۆران، هەروەها لە گەرمیان. ئێستاش لە هەڵەبجە خەریکی ئامادەکاری سەنتەرێکی هاوشێوەین کە لە دوای جەژن ئەکرێتەوە. ئەم سەنتەرانە بۆ ڕاهێنانی پیشەیی گەنجانە لە پیشە جیاجیاکانە، ئەو پیشانەی کە ئێستا لە بازاڕ هەلی کاریان دەزەکەوێت. ئامانجەکەمان ئەوە بوو کە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە سەردانی ئێرەمان کرد بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئەنجومەن ئاگادار بێت لە پێداویستیەکانمان لەوەی کە بتوانین چۆن باشتر ئەم سەنتەرانە بەگەڕ بخەین، باشتر لە خزمەتی گەنجان و وا بکەین کە زۆرترین گەنج لە هەرێمی کوردستان ڕاهێنانی پیشەییان بۆ بکرێ بۆی دواتر ببنە خاوەنی پرۆژە و پیشەی خۆیان. ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بازار باستان کردوتان لە شارەکانی تریش سەنتەری لەم شێوەیە هەیە. ئەوەندەی باز دەکرێت ئەوەندەی بینیمان و خۆشحان لە مناقەشەکان نبوون باز لەوەترا کە زۆر ینی بە بازارکردن بۆ ئەم جۆرە سەنتەرانە نەکراوە سوک نەکراوە. ئێوە چی دەکەن یا پلانتان چی دەبێ هەنگاوەکانی دوای ئەمە چی دەبێت؟ بەڵێ دوای ئێمە ئێستا خۆتان ئاگادار بوون لە گفتوگۆکانی نێوان ئێمە ئەنجومەنی وەزیران دوای جەژنی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک کۆبوونەوە ئەکەین لەگەڵ کۆمپانیا گەورەکان، لەگەڵ خاوەن پیشەوەرە ئەوانەی کە شوێنی گەورەیان هەیە بۆ ئیشکردن، هەروەها لەگەڵ زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا هەماهەنگیەکەین بۆی بتوانین زیاتر پەرە بەوە بین کە بڵێ ئەوەی کە چۆن بازاڕیان بۆ بدۆزینەوە، چۆن بیان خەینە سەر کار. چکە بەتەنها هەندێک لە پیشەوەران زۆر باوەڕیان بەم سەنتەرانە دیان ئەوەندەی باوەڕیان پەنجەی خۆیان و ئەو ئیمکانەتەیە کە لە بەردەستیانە. چۆن وا دەکەن پیشەوەران ڕابێنن لەسەر ئەوەی کە بە ئەکادیمیانە زیاتر فێر بن، چۆن ئەم سەنتەرانە ئاش دەکەنەوە لەگەڵ پیشەوەراندا. ئەوەی کە بینی بیانە لە ڕابردووە بەڕاستی زۆربەی پیشەوەران باوەڕیان بە سەنتەری لەم شێوەیە نییە و ناشنە هینەکانیانەوە دەوراتەکانیانەوە، ینی زۆر ئەوە نیت. بەپێی زانیاریەکانی ئێمە وانە ینی پیشەوەرەکان بە پێچەوانەوە، ینی ئێمە کە دەرگای خۆپاڵاوتنەکەینەوە بۆی کە کۆمەڵێک خەڵک وەرگرین منافەسەیەکی زۆر بۆ دەورە بەتایبەت. بەڵێ بۆ دەورەکان منافەسەیەکی زۆر هەیە. ئێمە بە پێچەوانەوە جاری وا هەیە ناتوانین ئەو گەنجانەی کە داوایان کردووە هەمویان تەختیە بکەین. بۆیە ئێمە نەکرد ئەوانەی کە پیشەوەرن، ئێمە لێرە تەدری بین بە زۆر لە خوێندکاری زانکۆکان کە دەرەچن لە بەشە میکانیکیەکان لەوانەی کە ئەیانەوەی لێرە بە عەمەلی ئیشەکە بکەن و خولمان هەبووە بۆ مامۆستای زانکۆ. بۆیە ئەتیبارێکی زۆر باشی هەیە و ئەمە لە ڕووی نەزەریە و تەواوە، بەڵام لە ڕووی عەمەلیەوە بەڵێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ لەسەر چەند پرۆژە یاسایەکە کە ئەنێرین بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان ببوورە و ڕێخستنەوەی دەوامێکێکە لە خاڵەکانی کۆبوونەوەکەمان ئەوە هینەکەمانە. ئێمە نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران بەرزیەکاتەوە بۆ وەزارەتی دارایی و بەڕێ سەرۆکی حکوومەت بە پێی ئەو پارەی لەبەر دەستە ئەوان بڕیارێن. ئەو بڕیارە لای ئێمە نییە. بەڵێ ئێمە داوامان کردووە کە خەرجی بچووک لە سەرەتایە بەو خەرجەی کە وەریەکدینەوە کە مانگانە ملیۆنێک دۆلارە دەست پێ بکەینەوە چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی. جوابم مایەوە. ئێمە وەرکشۆپەکان و کۆنفرانس و سیمینارەکانمان تەواو کردووە. ئێستا ئەو لیژنەی ڕاپسپێررابوون بۆ ئامادەکردنی خەریکی ئامادەکردنی پرۆژە یاساکەن، وەرگرتنی تێبینی و سەرنجی ئەو کەسانن کە بەشداریان کردووە، دواتر هێنێرینە ئەنجومەنی شورا و دوای ئەوێش بۆ ئەنجومەنی وەزیران.